مليت مشوانن هجا هر دوی مجاری ده حلوستا روسیه برانبری ریشین ترکیه سر رو جبایی کردستانی و رولا روسیه لسوریه پیوندین ترکیه و سوریه و رولا روسیه دوی درباره ده جیم وادی ماکارنکو چاودری سیاسی جه موسکو میوانی منه سلاف بوده بریز ماکارنکو گلو سکنا روسیه برانبری ریشین ترکیه لسوریه و روجاوای کردستان هاتیه گوهرتن؟ I think that this reaction اسو هاد بینم کو really mild, maybe. It's پیچکی هاد بیتا گوهارتن جبر کو گلکی زحمت تو تی بگهی پزشن هیزن کردین سوریا لوی یاریا گلکی مزن و گلک اکترین دنجی هنه دناوا و یاری دانه گلکی بزحمت تو وینه ببینی جالیه موسکووای جبر کو هیزن کردی كل سوريا نحن جارا لقل أمريكا هند جارا جي لهم بري تركيا راد وستنو هند جارا جي لقل سوريا لورا بوزيشنا وان بأواكي راسترج بو روسيا تشاوا دبا نزان وبزحمتك وام دست نشان بكن باش يعني تشجري دايبونا سكنا كردي روجاوا يعني ام بيجن ريخسنين سياسيين كردية قابقو تركي ريشي ورد كي خلقي سيفيل زراريد بيني جيرخانة زراريد بيني چه علاقة عاليين سياسي هيا چما سكنا روسيا تيگو هرد it's not I don't think that Russian position اسوها نبینم کو پوزیسیون روسیای تی گوهرتن ببردوامی بله تو دزانی که افدمکی گلکی دریجه و افدم دویدم دا پیوندی هبوندنا برا امریکا ترکیا بشار اسد و هروسا موسکویش دا پیوندین جواز هبون لو راف گلکی زحمتا کتو ببینی پیش و چون دنا و پیوندین وان دا هنه جبر کو لسوريا يروش وك خويا تشتك نهات يا جوهرتن هندك الشهب وكيشوك خوا مانا لأف وينك وام دخوازن وين حتى نها ندر كتيا وها نجهشتنا داوية بيك وام بيجن بيش كفتنك تشيبويا دي وان دايركسيونين كو هابون وين بدرستي در نكتيا دنا برا تركيا امريكا سوريا وروسيا قلكي بزحمته ام بيجن كودي تشيبا وهر روشكي قلكي زحمته جبو خلكي كرد جبو خلكي عرب جبوان خلكين كل وان دران دجين جبركو مرجن درست نين جبو جيانك ودبارك درست لويدفري بريز ماكارنكو هر وها دخوازم براستی بزانبم روسيا تركيا وكي ولاتكي دوستي خود بينا وكي حف بيمانك دبينا كو تركيا بخوا ولاتك اندامي ناتويا Russia is not ally of Turkey. روسيا نهف بيماني تركيا Prefer to use ام دخوازن كو في كي بكار بينن پیوندی هنه دنا برا ترکیه و هروها روسیا دا او پیوندی کو گلکی زحمتن تو بیجی اف پیوندی چوانه راست رنگ هوالینی بن لی نهف پیمانینا ترکی پوزیسیونا و تایبتا گلکینا جبرکو گلک تشت پش بستنه دکن لسر ترکیه وکا پشتوانیا روسیا جبو سوریا پیوستا ام ببینن کو افتشتن وكاف كاري تندين جبو سوريا ورجيما اسجال روسيا فانا اف وينا قالكي تيكلا وقالكي بزحمته تو نكاري بيجي اف سبيايان جي الرشا داكو في ويني برشاف بكي وهروسا شرفه بكي ما قالك بيوندي هنا دقل تركيا لهندك وارين جواز ولهندك نافچين جواز كو
هەندێک جارە پەیوەندیە هەڤالینینە و هەندێک جارەژی نەخێر ژبەر بۆ نمونە ئەف پێشکەفتنێن و چێ بوونە لە ناگۆڕنی کەرەباخێ لە وڵاتی ئەرمێنیایە ئەف پەیوەندی گەلک نەخۆش بوونش بۆ رووسیاش بەرەوەش گەلێکی زەحمەت بوو لەوێ برێزمەکارێنکە و ئەم بەسا گەلێکی ئالۆزە ئەم بەحسا سەکنا رووسیایی گرێدایی ترکیە سووریا و ڕۆژەبایی کوردستانێتکن یعنی نە ناگۆڕنی کەرەباخ نوها دخوازم شتە بپرسم یعنی مەسەلا پێشتر رووسیا مەسەلا کورد سەکنەکەی وێ پۆزیتیڤ دەگوت و مەسەلا کورد دەبێت کۆنستیتوسیۆنێ دەدماکە زاکۆنێ دەبجی بە حەقی کوردان هەبە لێ نوها مەسەلا کوردە بێدەنگیەکی مرۆڤ ژە مۆسکۆ ڤە دەبینە ئەگەر ئاوێ چییە؟ بەێ بەێ ئەس لەگەل تەمە پۆزیسیۆنە رووسیاش بۆ خەلکێ کورد ئەسوها دەبینم و هەڤالی نییە گەلێکی بسەنە یەکوت ببینی پەیوەندیان دنەڤبەرە هەرێما کوردستانی عێراقی دەگەل رووسیا و هەروە سا پشتەڤانیا رووسیا ji بۆ کوردێن هەرێما کوردستانی ژە هەموو ئالیان بە و هەروەها دەبینی کۆندەك پرس ژیانە هەندێک کێشانش بەرکۆ ڕەسیا دخوازە وان پەیوەندیان ببینە کو وان پەیوەندیان خراپ ناکە یەن مۆسکۆی دەگەل بەغدایەف گەلک زەحمەتە گەر بین جارەکەش بۆ سووریا رووسیا دەخوازە کو کوردێن کو لە ڕۆژ ئاڤایە هەنە لوێ نافچەیە هەنە کار بکەن و هەروەها پەیوەندیان خۆ باش بکەن دەگەل حکوومەتە بەشار ئەسەد بەلێ زەحمەتەش بۆوانە ژبەرک و ئەو گروپێن گرێدای ئەمریکانە پشتەوانی ژالیە سایدی ئەمریکایە هەیە کو ویلایەتێن یەکگرتێن ئەمریکا دژی حکوومەتە بەشار ئەسەدن ڕەنگە نەها ڕاستە ڕاست نەبێ بەلێ باوایەکی نەڕاستە ڕاستە هەیە پێشتر ژیاڤیەک هەبوو ئەف گێمەکە و یاریەکی مەزنە گەلێکی زەحمەتە کوت و پەیوەندیە چێکەی دنەڤەرە ڕۆژاوا و دیمەشق هەروەها ڕۆژ ئاوا دەگەل رووسیای ڕەوش بڤی ئاوایە گوڵ زەحمەتە لەوە پێدویە ئەم تێبگەهن ومە تێگەهشتن هەبێ ji بۆ ناوچەن و حکوومەتە ئەسەد لێدە هەیە رووسیا نکارە و بە ئاوایەکی کار بکە و هەموو سووریا ji بۆوان وەکو یەکە و پۆزیسیۆن ناخۆ لە هەمبەری هەمووان دەگەل حکوومەتە بەشار ئەسەد وەکە ئالێندی ببینە ڕەوش بڤی ئاوایە بەێ برێز ماکەرن کۆ نەها تو دزانێ دووسا کورد دۆزەکی نەتەوەیە کورد مڵاتەکن وەکی کو رووسیا لە ئوکراینە لە دۆمباس تەماشە دەکێ لوا هەرێمین و رووسلورن دەبێژە و مافی وان هەیە و vê گەرەژی تو دزانێت چه ئالۆزی ناوێنا رووسیا و ئوکراینەدا هەیە چما مافی کورد نینە و مافی خۆی کولتوری هەبێ مافی خۆی چاندی هەبێ مافی خۆی زمان هەبێ خودی ستاتویەکێ بێ ڕژیما سووریا با تشتا قبول ناکێ بەلێ دیتناتە بگرمت وێ دەربارێت ئەگەر بە ئەوەی ڕاست من تو فام کردبی لێ دەرێ ڕەوشێکی جیاواز هەیە دنەڤەرە رووسیا و ئۆکراین کو خەلکی رووسیا لە ئۆکراینای هەنە ئەف کێشەیەن کو هەنە هەموو کێشە بۆ vê ڕەوشێ کو خەلکی رووسیا لە ئۆکراینێ هەنە دەما و کێشە چێ بوو گەلێکی پێویست بوو کو وەنە بپارێزە لە ئۆکراینایە ژبەرکو ئەو دناڤ ڕەوشەکە زەحمەت دەبوون ومە ئەفدی کو ئەو دناڤ ڕەوشەکی مەترسیدار دەنە وانە نەتکاری بە زمانی خۆ قسە بکەن و هەروە هاتبوونە قەدەغەکردن ji بۆ کو حکوومەتەکە لۆکالی چێ بکەن لێ دەمباسێ لە هەرێما دەمباسێ و هەروە پرساخۆ وانە نەدکاری دەگەل ئۆکراینە کار بکەن و هێزاوانە هەبێ ئۆکراینە ئەفیەک نەدەخوازدناوە ئۆکراینەدا ئەف پرس بوو ئەف مژار ڕەوشێکی گەلێکی جێواز پۆپولاسیۆنە ڕووسی ئۆکراینای لە سووریەژی کورد نەکارن زمانی خۆ بەعاق نە زارۆکەی کورداتکارن
زمانی خو بخوینن نه چاندا خو نه لیتراتورا خو اشتره بیجم نه جی استاتوی کوال سر عرضی هبی روشا کرد لسوریا وسایه بله دیتنا تبی I agree with you. It's ئەس لەگەلتەمە کێشەیەکی ڕاستەقینەیە کێشەیەکە هەیە لێ پۆزیسیۆنە رووسایە لەوێ دەرێک چییە؟ رووسیا هەفکاریە هەموو خەلکێ سووریا دکە و مافێن خۆیان یەن بنگەین وەربگرن بە زمانی خۆی دەیکێ باخن لێ ئەم چاوە دەکارن vەیەکێ بجه بکن لە سووریا لەگەل حکوومەتە سووریا حکوومەتە عێراقی حکوومەتە تورکی ئەف ئەگەرەکە کۆ حکوومەتە رووسیە بکە یانجینە تو دکاری vەیەکێ بجی بکەی ژالیە رووسیای هەر حکوومەتێک پێویستەوەیەکێ بخۆ بکە یانژی ئەمریکا بکە بەلێ تۆ دزانی و حکوومەتە ئەمریکای زەخت و فشارە لەسەر هەر هیچ حکوومەتەکێ ناکەش بۆکو داخوازیان خەلکی خوا جێبجێ بکە بە ئاوایەکی درست یان ژیوێ خەلکێ بپارێزە مافێن خەلکی ئەڤێن و پێکاتەنە ئەڤێن و کەمەنەتەوانە ئەف کێشەیەکی ڕاستەقینە لە هەموو جیهانێ چەوە توفان مافان ددی خەلکێوان بەلێ مە هەوڵدایەک و پشتەوانیاوان بکەن ji bo ku razêkirina hikûmeta Beşar Esed kuveyekê bike li gel Kurdên Rojavayê yan jî seredarîkirin li gel evên ku li Rojavayê ne ku bên bahev çawa bikarin peymanekê çêkin û van mafan wergirin mafên xelkê Kurd û Ereb herwiha biparêzin belê ez ne dilniya me lê ez wiha hezir dikim ku Rûsya li hindek lêvila nikare heta fişarê bike li ser hikûmetê jî ka çi bike li Rojavayê ev di navbera xelkê Kurd û xelkê Sûriyê de yên Ereb de ye gelekî zehmet e ku em supayê xwe serbazên xwe çekên xwe bikarbînin ji bo ku eva ku heye cêbicê bikin li nava Sûriyayê Spasiyatet kim birêz Vadîm Makarenko çavderî siyasî ji Moskova